لە ماوەی ڕابردوودا چەند هەواڵێک دەربارەی ئەنجامدانی گفتوگۆ و دانیشتنی نهێنی بەرپرسانی حکوومەتی تورکیا لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان و سەردانکردنی خێزانەکەی بۆ ئیمرالی پێش جەژنی ڕەمەزان لە هەندێک لە ڕاگەیاندنەکانی تورکیادا بڵاو کرایەوە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵانە لە ڕۆژنامەکانی تورکیادا لە کاتێکدایە کە لە ڕۆژی 5 نیسانی ساڵی 2015ەوە ڕێگە نەدراوە نەشاندی ئیمرالی و نە هیچ کەسێک لە کەسوکارەکەی سەردانی ئۆجالان بکەن. لەگەڵەوەی باسی ئەنجامدانی گفتوگۆ لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان دەکرێت، بەڵام کەسوکار و پارێزەرەکانی ڕاستی ئەو هەواڵانە ڕەت دەکەنەوە و دیلەک ئۆجالان خوشکەزای ئۆجالان کە هاوکات ئەندام پەرلەمانی هەدەپەیە لە ڕوحە باز لەوە دەکات کە ئاگاداری هیچ گفتوگۆیەک نییە لەگەڵ ئۆجالان بکرێت. هاوکات ڕێزان ساریجان یەکێک لە پارێزەرەکانی ئۆجالان ڕایگەیاند هەموو داواکاریەکانی پارێزەرەکانی بۆ سەردانکردنی عەبدوڵڵا ئۆجالان لە ئیمرالی لەلایەن وەزارەتی دادی تورکیاوە ڕەت کراوەتەوە. لەلایەکی ترەوە بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند ئەگەر پەکەکە چەک دابنێت جارێکی تر گفتوگۆکان لەگەڵیان دەست پێ دەکەنەوە. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپەش دەڵێت پەکەکە باوەڕی بە حکوومەتی تورکیا نەماوە. هاوکات جەمیل بایک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکەش باز لەوە دەکات هیچ بابەتێکیان نییە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی تورکیادا گفتوگۆی لەبارەوە بکەن. سەرهاد واردۆ بەرپرسی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی کەجەکەش بە NRT ڕاگەیاند ماوەی ساڵێکە حکوومەتی تورکیا هێرشێکی توندی بۆ سەر لایەنگرانی پەکەکە لە ناوخۆ و دەرەوەی تورکیادا دەست پێ کردووە و بە وەڵامدانەوەی خەباتی لایەنگرانیان تەنگەتاو بووە و دەیەوێت بە بڵاوکردنەوەی ئەو هەواڵانە دەربارەی ئۆجالان خەباتی گەنجان لە باکووری کوردستان لاواز بکات و خۆشی هەناسەیەک بدات. ئەو بەرپرسەی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی کەجەکە بۆ NRT ئاماژەی بەوەش کرد لە ڕاستیدا بە پراکتیکی هیچ هەوڵدانێکی تورکیا لە ئارادا نییە بۆ باشکردنی پەیوەندیەکان لەگەڵ پەکەکە و هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتاران و هەوڵدانیش بۆ دەستگرتن بەسەر ئەو شارەوانیانەدا کە سەرۆکەکانیان کوردن و هێرشکردن بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەرخەری ئەو ڕاستیان کە حکوومەتی تورکیا ڕاز ناکات و پێویستە ڕایگشتی لە دوژمنایەتیکردنی تورکیا بۆ کوردان ئاگادار بێت و باوەڕ بەو هەواڵانە نەکات کە دەربارەی ئەنجامدانی گفتوگۆکردن لەگەڵ ئۆجالان و سەردانکردنی خێزانەکەی بڵاو بوونەتەوە.